کابرایەکی عالمی مەدخەلی ئەگەر بڵێ مەسعود بەرزانی وەلی ئەمرە، جاهیلێکی خوار ئەویش بڵێ لە دڵیشتا نابێ مخالەفەی بکەی، لە کاتێکا قەومیەکانی هەولێر و بادینان ئەڵێ نەبێ بێتە خوار و بڕوە پێشەم حەدەسە، ئەبێ ئەم کابرایە وەکو چۆن ئەڵێن مەلەکیونە ئەکثەر من مەلیک، ئەبێ ئەم داماوە مەدخەلیە لەکوێی فکر و سیاسەت تێگەیشت. خطورەتی ئەم قسەیە چەند گەورەیە، ئەمە چه انحرافێکی گەورەیە لە مەنهەجی پێغەمبەران کە لە سەرەتاوە فەرمویانە لا إله إلا الله. آخر خۆ معلومە مە دژی استخلافەکەی. استخلاف عزیزانی من کە خوای پەروەردگارە فەرمی ئینی جاعل في الأرض خەلیفە، چێ هێنا؟ ئادەم عليه السلام کەوابوو ئەم پێغەمبەرە بەڕێزە خەلیفەیە بریکاری خوای پەروەردگارە لەسەر زەمینە. ئیشی چییە؟ والذی استعمركم فيها، ئاوەدانکردنەوەی زەوی، بەڵام دوای ناسینی خوای گەورە و دوای پەرستنی و دوای سیادەی شەرعەکەی، عیبادە و سیادە و ئاوەدانکردنەوەی سەر زەوی. ئێستا ئەم هەدەفە گەورەیە، یا داود ئینا جعلناکە خەلیفەتەن فی الأرض، بۆ پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام بە هەمان شێوە ئەنزەلنا ئیلەیکە الکتاب لتحکم بین الناس بما أراك الله. ئەم حاکمیەتی شەرعە لە مێشکی کابرای یەکگرتووە چی لێ هاتوو؟ نەماوە. کابرای یەکگرتوو ئەڵێ چەقی بانگەوازی ئیسلامی بریتیە لە ئازادی ئینسان. ئەوەش قسەی جۆن دێویە کە منەظری سیاسی و بیرمەندی گەورەی بەریتانیە لە کاتی شۆڕشی فەڕەنسی پێش شۆڕشی فەڕەنسی. بزانە چۆن انحرافێکی گەورە لە دوای احتیلال کراوە بەسەر فکری یەکگرتووە. یەکگرتوو ئێستا نایەوێ ئەوە بڵێ کە حاکمیەتی شەرع استخلافەکە مرکزی بیرکردنەوەی ئینسانی مسلمان. ئینسانی مسلمان بۆ ئەمە هاتۆتە سەر ئەرز. وەزیفەی ئێمە لەسەر ئەرزا استخلافەکەیە کە عیبادەیە لەگەڵ سیادە لەگەڵ ئاوەدانکردنەوەی زەوی. پێغەمبەرێکی معسوومە چێتە بازاڕ و باسی مکیال و میزانەکە، ئێ معقولە تۆ نەتوانی باسی بیرە نەوتەکان بکەی. ڕێگات دابێ ئەو هەموو پیس و چەپەڵ و گەندەڵ و دز و خراپەکارانە واریداتی ئەم هەموو میلەتەوە قوتی ئەم هەموو خەڵکە ببن، قوتی جیلەکانی داهاتوش ببن، تۆ لەگەڵ یانان ڕێکەوی. عەزیزانی من، بەقەدەر ئەوەندەی کە کوردایەتیەوانانی کافر مفلیس بوون لە ئیش و کاریانە، لە ئینتیمایانە، لە ئیدارەی دەوڵەتە، لە ڕاستەی کۆمەڵگەکەیە، ئەو کەسە ئیسلامیانەی بەشداریان لە پەرلەمان و لە حکوومەتە چەپەڵەکانی کوردایەتیا کرد، ئەوانش چڵکن بوون نابێت خوخنمان کەون. پێویستیمان بۆوانە نەماوە. ئەوانە دید و تێڕوانینیان پێویستی بە تۆبەکردن هەیە. ئەوانە پێویستە بگەڕنەوە سەر مەسەلەی ئیستخلافەکە و سەر حاکمیەتی شەرع، بۆ ئەوەی مەشروعی ئیسلامیمان نەچێتە قاڵبی ئەوانە وەکو کەچووە.